ڕاستەوخۆ کامێرای پامنێرمان کۆنگرەیەکی ڕۆژنامە نووسیمان بۆ دەگوازێتەوە و ئێمەش بەشێکی پەخش دەکەین. بەیاننامەی دەستەی مامۆسایان ناڕازی گەرمیان ئێمە وەک دەستەی مامۆسایان ناڕازی گەرمیان بە هەموو لایەک ڕادەگەێنین کە هۆکاری گەڕانەوەمان بۆ وڵەکانی تاقیکردنەوە و هەڵبساندنی بایکۆت لە ئێستادا تەنها و تەنها بەهۆی دەستپێشخەرەکەی ناردنی موچەی مامۆستایان و فەرمانبەران بۆ لەلایەن حکوومەتی عێراقەوە. بەو هۆیشەوە ڕای خۆمان لە دوو خاڵدا دەخێنە ڕوو. یەک، هۆشداری تون دەدەینە حکوومەتی هەریەم و هەر لایەنێک لەژێر هەر ناونیشانێک بیانەوێ ڕێگەری و بەربەست بۆ ناردنی موچە دروست بکەن و ئەمە بەڕاگەیانی شەڕی بێپێچ و پەنای دژ بە خەڵکی کوردستان ئەزانین بە هیچ جۆرێک لێی بێنەک نابین و دەسەڵات لە هەستیاری دۆخکە و مەترسی هەرسهێنان یەکجاری ئاگدار دەکەینەوە. دوو، داوا لە حکوومەتی عێراق دەکەین وێڕای پەلەکردن لە ڕێوشوێنەکانی داردنی موچەی مامۆستایان و فەرمانبەران خۆیان بە شێوەیەکی ڕاستەوخۆ بە میکانیزمێکی گونجاو و چاودێری سەرپەرشتی پرۆسەکە بکەن. دەستەی مامۆستایان ناڕازی گەرمیان دەی 2018. مامۆستا ئیسماعیل یوسف وەلی. بەڵێ ئەوەی کە بینی